دوابەدوای سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ ئەوروپا و بەشداریکردنی لە کۆبوونەوەی گروپی حەوت، ڕاوێژکاری ئەڵمانیا ئەنگێلا مێرکەل قۆناغێکی نوێی لە پەیوەندیەکانی نێوان ئەوروپا و ئەمریکا ڕاگەیاند. ئەمەش پاش ئەوە بوو کە سەرۆک ترامپ گوتی دڵنیا نییە ئەگەر لەسەر ڕێکەوتنە ژینگەیەکەی پاریسی ساڵی 2015 بمێنێتەوە یان نا. بۆ تاوتوێکردنی پەیوەندی نێوان ئەمریکا و ئەوروپا بەرنامەی کورد کۆنێکشن میواندارێتی کاوە حەسەن دەکات. بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریقا لە نێوەندی ئیست وێست. کاکاوە ئەم کاتت باش؟ ئەم کاتتان باش. سپاس. سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئایا ڕێککەوتنەکەی پاریس بۆ ئەوروپایەکان ئەوەندە گرنگە کە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئەمریکادا پێوە گرێ بدەن؟ بەڵێ، ڕێکەوتنامەی پاریس تەنها بۆ ئەوروپایەکان گرنگ نییە، گرنگە بۆ هەموو جیهان، لەبەرەوەی ئەو گۆڕانکاری ڕیشیانەی کە لە ئەو هەوایە ڕوئەدا لەسەر ئاسی جیهان بەڕاستی هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ ینی بۆ مرۆڤایەتی. طبعاً بێگومان بۆ ئەوروپایەکانیش لێرەیە گرنگی خۆی هەیە، لەبەرەوەی بەتایبەتی فەڕەنسا و وڵاتانی کە یەکێتی ئەوروپا، ینی کاتێکی زۆریان کاتێک و جوودێکی زۆریان سەرف کرد لەوەی کەوا بتوانن زۆربەی وڵاتانی جیهان کۆبکەنەوە و ئەو ڕێکەوتنامەیە واژوو بکەن، ینی کاتێکی زۆری پێچوو، هەوڵێکی زۆری پێچوو. لەبەرەوە ئەگەر هاتو ئەمریکا ینی بڕیار بدا سەرۆک ترامپ بڵێکەوە ئێمە پاشەکشەی لێگەن یاخود قوڵی ناکەین، بێگومان ئەمە بە بۆچوونی من ینی نەکسەیەکی زۆر گەورە ئەبێت، ینی بۆ کاری هاوبەش و هەروەها بۆ کاری هاوبەش و بەرەنگاربوونەوەی گۆڕانکاری لە ئەو هەوایە. بەڵێ، باشە کاکاوە، لە کاتێکدا کە ڕاوێژکاری ئەڵمانیا دەڵێت دەبێت داهاتوی خۆمان بڕیاری لەسەر بدەین، باز لە ماکاوا دیارە کە مەبەستی لە ئەمریکایە. جا تۆ پێت وایە هاوڕایی یەک هەبێ لەم قسانەی کە ئەنگێلا مێرکەڵی کات لە ئەوروپا یاخود ئەمە تەنها بۆچوونی ئەڵمانیایە؟ بەڵێ، تەبانە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. یەکەم نابێت لە بیرمان بچێتکەوە ینی دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ ئەم شێوازی قسەکردن و وتاردانی کە مێرکل کردی، کە شتێکی زۆر تازەیە بۆ مێرکل، چونکە مێرکل ناسراوە بەوەی کەوا زۆر لەسەرخۆ و هێمنە و متحەفیزە قسەکردنەکانیە. هۆکاری یەکەمیان ئەوەیەکەوە تا ڕادەیەک پەیوەندی هەیە بە هەڵبژارنەکانی داهاتووی ئەڵمانیا لە مانگی نۆ، ینی ناتوانین ئەو فاکتەرە بڵین ڕۆلی نەبووتیایە. بەڵام فاکتەری سەرەکی بریتە لەوەی کەوا بەڕاستی لەسەر ئاستی یەکێتی ئەوروپا نیگەرانی و ینی گازندەیەکی زۆر هەیە لە ترامپ لەبەر شێوازی ینی ئەو شێوازی حکومکردنی، شێوازی هەڵسوکەوتی کارکتەری ترامپ کەوا ینی زۆر متەقەلیبە، نازانن چۆن مامەڵەی لەگەڵا بەڵام ینی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک مێرکل ئەو قسەی کە کردی ڕای بەشێکی زۆرە ینی لە سیاست ئەوروپیەکان، بەڵام لەوانەیە هەمویان بە هەمان شێوە تعبیری لێ نەکەن، بەڵام ئەمە گۆڕانکاریکی تازەی لە پەیوەندی نێوان ئەمریکا ئەوروپا و لە هەمان کاتیشە پەیامێکە لە مێرکڵەوە کەوا بڵێ ئێمە فعلەن بەجددی بیرەکەینەوە لەوەی کەوا هەوڵ بین زیاتر پشت بە خۆمان ببەستین. بەڵێ، بەڵام لە بیریشمان نەچێت سەرۆک ترامپیش با بڵین ڕەخنەی لە وڵاتانی ئەوروپا ئەوەیە کە بەشی خۆیان بۆ بەرگری نادەن، ینی بەشی خۆیان ئەمریکا زیاتر با بڵین هاوکاری ئەکا لەو بارەیەوە. باشە کاکاوە، گەر ئاراستەکان بەم شێوەیە بڕۆن، تۆ پێت وایە ببێتە هۆی هەڵوەشانەوەی گروپی حەوت؟ طبعا ڕاستە لەلایەک ئەو قسەی کە سەرۆک ترامپ کردی تا ڕادەیەک ڕاستی تایە، ینی فعلەنەوە ئەبێ ئەوروپا ئامادە بێت زیاتر بڵین ئەوە نییە لە ڕووی بودجێتەوە پاریس زیاتر سەرفکەن لە بواری ینی لە بواری جەنگا و لە بواری دیفاع، ئەمە زۆر ڕاستە. بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە جەناب وتێ ئایا ئەمە ئاماژەیە کە بۆ کۆتایهاتنی گروپی حەوت بە بۆچوونی من هێشتا زۆر ئێمە بەم شێوەی بیرکەینەوە، ینی و دەرەنجامەکانی ئەم وتاری مێرکل هێشتا زۆر بزانین بیزەبت چۆنە بێ. بەڵێ لەلایەکەوە لەوانەیە ئاماژە بێ بۆ جۆری بیرکردنەوەیکی تازە لە یەکێتی ئەوروپا، بەڵام هێشتا زۆر بڵین کۆتایی هاتنە بە گروپی حەوت، کۆتایی هاتنە بە کاری هاوبەش لە نێوان ئەوروپا و ئەمریکا، لەبەر ئەوەی لەبەر سێ هۆکاری سەرەکی ئەگەر زۆر بە خێرایی ئەمریکا هەتا ئێسش بەهێزترین وڵاتە لە ڕووی ئابووری و سەربازیەوە لە جیهانە، و ئەمریکا زۆر پێویستە بۆ دیفاعکردن لە ئەوروپا، و لە هەمان کاتیشە ئەوروپا پێویستی بە بازاڕی ئەمریکا هەیە، یعنی ئەمریکا بازارێکی زۆر گەورەیە بۆ بەرهەمەکانی یەکێتی ئەوروپا. بەڵێ کاکاوە حەسەن، زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش.